بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ماوەسانی بەڕێز لە خزمەت کتێبی نازداری منهاج الطالبین ژیان بەسەر ئەبێن. دیارە ئەم کتێبە نازدارە لە بابی بەیعە زۆر بە وردی مەوزوعی ڕیبا بەیانەکە. پێش ئەوەی بچمە سەر بابەتی ڕیبا باسکردنی چەند شتێک گرنگە ئەمە لە ڕیبایە چاومان بکرێتەوە لەسەری، ئیتر دواتر لە بابەتی ڕیبایە بە هەستیاری ئینسان مامەڵەکە چاوی ئەکرێتەوە. یەکێک لەو شتانی کە زۆر گرنگە لە ڕیبا ئێمە چاومانتیایە بکرێتەوە نەوعەکانی ڕیبایە کە ئەبێ ئاگامان لێ. ئێمە لە مەزەبی خۆمانە سێ جۆر ڕیبامان هەیە. هەندێکیشە فەرموون چوارێ سەعرستانەکەم. سێ جۆر ڕیباکە ئەبەم شێوازەیە: ڕیبای فەضڵمان هەیە، ڕیبای نەسائمان هەیە دواخستن، لەگەڵ ڕیبای یەدە. ئەم سێدان بۆیە لە هەموو بابەتێکی ڕیبەویە ئەبێت تۆ لە سێ لاوە سەیریکەی، لە سێ لاو اینجا بزانین ڕیبای تایە یان نە. ڕیبای فەضڵەکە، فەضڵ بە معنای زیادە دێ. فەضڵ بە معنای چی دێ؟ بە معنای زیادە دێ. طبعا فەضڵ و فوضڵمان هەیە. فضل بمعنى پیسی دێت، فضلیش بمعنى چیە؟ بمعنى زیادە دێ. هەر مامەڵەیەک بابەتە ڕیبەویەکان یەکێک لە یەکێکیان زیاتر بوو ئەکاتە ڕیبا. نەسا بریتە لە قەرز. هەر بابەتێک لە بابەتەکانی ڕیبا ئەگەر قەرزی تێکەوت مۆزوعەکە ممکنە لە قەرزەکە زیادەیە وەرگرێ و ئیسفادێ بکرێ. عینەن لەوێ ئەبێتە چی؟ ئەبێتە ڕیبا. بابەتی یەد بێت لە ناو مەجلیسەکە هەردووکی تەسلیم کرێ، ممکنە ئەگەر لە مەجلیسەکان نەبێ ڕیبا دروست. ئەسڵی وشەی ڕیباش چییە؟ زیادەیە. ئێمە بەیع خۆی گەورە مەجالی داوە. لە ڕیبایە زیادەیە کە ئینسان وەرئەگرێ بەوێ بەرامبەر. بۆی هەندێک وتوێنە ڕیبا هەر ڕیبای فەضڵە. وان وتۆ تۆ چکە بابەتی زیادەیە ئەوان فەرموو. ئەخطەرترین شتیش کە ئێمە مامەڵەی لەگەڵا ئەکەین، ئیمامی مالیک کەسێک هاتبوو تەلاقی خوارد و لە خێزانی وتبووی شەڕتر نییە لە عارە خواردنەوە. ئیمامی مالیک فەرمووی بە چاوەڕێم کە بەیانی فەرمووی نە، عارە خواردنەوە هیچ نییە. خراپترینێک لەسەر فەرمووی تەلاقەت کەوتووە، چونکە خراپترین لەسەر زەویە بریتێ لە ڕیبا نەکلەوە، بریتێ لە ڕیبا نەکلەوە. بۆیە ئەم مقدمە ئەبێ بە وریایی مامەڵەی لەگەڵا بکەین، جا دوایی کە هاتی لەسەر مۆزوعەکە جا چاومان ئەکرێتەوە تێیە. بۆیە هەر قەزەیەک هاتە بەردەستان لەم مامەڵە تازانە و هەر نەوعێک لە هەر سێ ڕوانگەوە سێریکەن. ئایا ئەگەر بابەتەکە ڕیبەویە ئایا زیادەی تیا وەرگیراوە یان نە؟ ئەمە یەکیان زیاترە یان نە؟ دوو، ئایا لە مەجلیسەکە شتەکە کۆتا بووە یان نە؟ ئەوەش دوو. سێ، ئایا بە هیچ شێوازێ قەرزی تێکەوتووە یان؟ لە هەر سێ بوارەکەەوە سێرەکە اینجا بڕیار ئەدە ئایا ڕیبای تایە یان ڕیبای تیا نیە. چونکە ممکنە تۆ لە ڕووی زیادەکە و سێرەکە ڕیبای تیا نیە، بەس لە ڕووی ترەوە سێرەکە ڕیبای تیا. ئیتر طبعا ئەوە خۆتان نەزانن لە قورئانی پیرۆز و لە سونەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە چەندین ڕیوایەتە هەمووی باسی ڕیبا و خەتەریاتی ڕیبا و ئەوانە فەئذەنوا بحرب من الله مەسا هەمووی ئەمانە دەلیل لەسەر شیدەتی ئەم بابە. اینجا علەتی زۆر گرنگە، علەتمان ئاگا لێبێ چاومان ئەکرێتەوە، چونکە لە حەدیثەکانی پێغەمبەریانە صلی الله عليه وسلم 6 مەوزوع باس کراوە لە بابەتی ڕیبایە. 6 مەوزوع باس کراوە لە بابەتی ڕیبایە. مەزەبی خۆمان ئەوەی تر هەموو قیاسە کاتە سەیری. 6 مەوزوعەکە کە باس کراوە مەسەلەی ئاڵتونە، زیوە، گەنمە، لەگەڵ جۆیە، لەگەڵ گۆشت
لەگەڵ خوێ لە فەرمایشتەکانە ئەم شەشە باس کرا. ئیتر ئەمەی تر کە قیاسەکە لەسەری هەموو قیاس مثلا هاتون لە مەزەبی خۆمانە وتومانە علە طبعا پوختەکەیەت یەگەنە اختلافاتی زۆر و مناقەشاتی زۆرۆن پوختەکەی ئەمەیە وتومانە علە لە ڕیبا دووشتە لە نەقدەکانە لە ئاڵتون و زی و نازانم پارە و ئەمانە هەر هەمووی وتمانە ثەمەنە علەت لە ڕیبایە ئەو ثەمەنەیەکە زیادە لە مەسئلەی مەطعومات و ئەوانە هەر هەمووی ئەنواعی خواردنەکان وانە کە بگرە وتمانە طعمە خواردنە. ئیتر طبعا دوای باسێکین خواردن هەیە مثلا بۆ دەوایە هەیە بۆ تەفەکوو ئەوە مەسەلا هەیە بۆ خوارد يعني هەیە پێخۆرە هەیە هەر خۆی خواردنەکەیە نەک پێخۆرە بەخۆرە با بڵێن وەکو گەنم و جۆ ئەمانە. گرنگ ئەوەیە ئێمە ئەم بزانین دوو عیلەتی سەرەکی لە مەزەبی خۆمانایە لە مەسەلەی ئاڵتۆنوزی و شتێکە لە مەسەلەی هەموو ڕیباکانی تری با بڵێن مەطعوماتە شتێترە لەوە طعم و خواردنە لێرە ثەمەن و پارە و با بڵێن ئەو شتێکە لە بەرابەر شتێکە ئەوەستێت. قسەیەکی تر پێشوێ وسمە سەر دەرسەکە ئەوەیە ئایا باشە ڕیبا لەگەڵ بەیعە فەرقەکەی چییە؟ و مثلا ممکنە تۆ شتێ بفرۆشی زۆر بە گران بیفرۆشی. هەندێ مەواد هەن شریعەتی ئیسلامی ئەم مەوادانەی ڕاگرتووە بۆ ئەوەی مەجال نەدا کە تەلاعوب کرێ لە بازاڕە و سعر ثابت بێ. مثلا ئاڵتون و زیو شریعەت دایناوە ئەمە ڕیبەویە بۆ ئیتر مەجال نادا ئەبێ لە یەک مەجلیسا بێ و دەسا و دەسوو بە ئەندازیەک ئەوان بۆ کەس نەیە ئاڵتون بە ئاڵتون بفرۆشێ کەس نەیە زیو بە زیو بفرۆشێ تەلاعوب بکە بۆ ئەوی ئەو سعرانە ثابت بێ. وەڵا ئەم ئاڵتونە کۆنە ناخوا ئەمە تازەیە ئەخوا ئەم شتان نامێنێ لە مەسەلەی دراوەکانە اینجا بە پارە لێ دراوە لێ نەدراوە ئەسڵ لە شریعەتی ئیسلامیە ئەگەر دۆلی ئیسلامی دروست بێتەوە ئەبێ ئیشکار لەسەر ئەوەی نەقد بکاتەوە ئاڵتون و زیو چونکە لەوێ ئیستیقراری بازار دروستە بێ. ئێستا مەسەلا ئەم هەموو تەلاعوبە بۆ لە بازاڕە ئەکرێ چونکە ئەسڵەکەیان نەهێشتووە مەجالی ئەویان نەداوە ئەسڵەکە بکرێتەوە ناو بازار. شریعەتی ئیسلامی جەنگ لەگەڵ هەموو ئەو بانکە ڕیبەوی و دار و بەرد و اقتصادی جیهانە ئەکات هەوڵ ئەدا کە ئیستیقرارێت دروست کاتەوە ئەو کاتە ئیستیقرارێت قەت فرد زەرەر ناکات ئەبەدەن. ئەستا تۆ سێرکە ئێستا فرد زۆر زەرەرەکە پارەدا ئەوازێ خەڵک زەرەرەکە بەرزە بێتەوە خەڵک زەرەرەکە بە هەموو بارەکانە خەڵک زەرەرێتی. بەڵام ئەگەر بێت و ئاڵتون و زیو نەقد بێ بە حیاتی و ئاڵتون و زیوە دانابۆست بۆ چونکە حتا بشی گۆڕنەوە بە یەکتر ئەبێ بە ئەندازیەک بێ بە یەک قەدەر بێ یەک مەجال نەهێڵێتەوە شریعەت. اینجا ئەوەش کە مادەی ئەساسی ژیانی خەڵکە عینەن قسوتە بابی ڕیباوە بۆچی بۆی هیچ مەجالاتێک نەهێڵێتەوە بۆی تەلاعوب کرێ بە خواردنی خەڵک بە دەوای خەڵک. تەسەوورەکەن چونکە بەشێک لە خواردنەکان لەگەڵ ئەوە مەسەلا فاکیهە و ئەمانەشت و ئەخۆی خواردن ئیشی بەچی هەیە ئیشی بە دەوا هەیە بۆ لە میلح لە حەدیثەکە ئەفەرموون بۆ میلح هۆکارەکەی چیە لەوە مثلا ئایا طعمە خواردن ئینسان ئەڵێن طعمە بۆ دەوا طعمە بۆ دەوا چونکە بۆ دەوا بەکارهێنرێ شتی هەر شتێک مەسەلا ئێوە خراپێ خوێتیەکەن بۆی خراپ نەبێ بۆی خوێکراوەتە بابی ئەوە بۆیە ئیستیقرار سەرزەوی ئیستیقرار وەرگرێ. ئەگەر ئەمەش نەکرێ یاسای سەرزەوی تێکەچی بە خراپیش تێکەچی جا عرستان کەم ئەچینەوە سەر کتێبەکە بزانین مامێوی چۆن ئەفەرمێن نەرم نەرم لەگەڵ ئەمانە ئەڕۆین بەڵام هەموو ئەمەی کە باسمان کردووە بچێتەوە ژێر ئەم قاعیدانەی کە ئێستا عەرزم کردم. یەک لەکەم لەبیر چوو ڕیبای قەرز هەندێک فەرموویانە سێ ڕیبانیە چوارە ڕیبای قەرزیشیان باس کردووە ڕیبای قەرز لەژێر ڕیبای فەضڵا جێ بێت فەرموویانە كل دين نهى جر منفعة فهو الربا كان أوج للروي فضل مثلا للريك أو دائما أجنا إمام الروياني أو يجيها كله توجد الربا يستر بقوله لما زبقوا منا شهرا ولمنا حقيقة أو يجي أشتنا الربا فضل وهرسيانا واضحة لا تنسى أو شكل هندي كتابة مثلا فرميانا شهرا أجتا لو خالص شبه لا منهاج أفرمي إمام النووي إذا بيع الطعام بالطعام أجر خواردن بخواردن فروشرا ئیتر خواردنی کۆنە بە تازە جوانە بەناشی کێشەمان نییە سیر ئەکەین ئەم خواردنە بەم خواردنە ئەفرۆن یا لە یەک جنسن یان دوو جنسی جیاواز. ئەگەر لە یەک جنسن سێ مەرجتیە ئەبێ بێتە دی بۆ نمونە گەنم بە گەنم
ئیتر ئەم گەنمە کۆنە ئەمەیان قەندەهاری ئەمە مووسڵیە ئەمە نازانم چی ئەمە ناخۆ مادام جنسەکە یەکە ئەبێ وەکو یەک مامەڵەی لەگەڵا بکرێت ئەکرێ ئەمیان بفرۆشێ بە گران و ئەویشان فرۆشێ بە هەرزان و دوای ئەو بە گرانەکە بێ هەرزانەکە بکڕێ بەس ئەگەر گۆڕیانەوە لەگەڵ یەکترە مساوین هیچ فەرقێن گەنم هەر گەنم حەقمانەوە سەر کۆنی و تازایی حەقمانەوە سەر مەسەلەن نەوعیاتەکانی نەوە هیچ حەقمانەوە سەر ئەبێ ئەگەر گەنمیان گۆڕێەوە گەنم بە گەنم بگۆڕێتەوە و بە قەدەر یەک بگۆڕێتەوە زیادە و کەمیتیانە سێ مەرجیتیانە سێ مەرجەکەدا عەرزەکە سەلاتەن وازحە چۆن کێشەمان نییە بە پارە ها چێ بکڕێ ئەوە بفرۆشێ ئەوە بکڕێ کێشەمان نییە حتا لە فەرمایشتەکە بیلال خورمای هێنا بۆ پێغەمبەری صلی الله عليه و سلم خورماکە جوان بوو فەرمووی ئەمە چییە فەرمووی خورمایەکی خراپمانە و چوو گۆڕیمەوە بەمە ئەوە بە کەمتر خورمای زۆری دابوو ساعینی بساعین دوو ساع خورمای خراپی دا و ساعی باشی وەرگرتووە خۆشەویست ئەمەیە ئەمە تەواوی ڕیبا ئەمە تەواوی ڕیبایە بچوو ئەوەیان بفرۆشە ئەوەیان بکڕە ئەوە هەم حەرەکە لە بازاڕا دروستەکە هەمیش ئەبێ بە هیچ شێوازێک ئەو فەرقە نەبێ واضحە ئێستا لاتان چۆنە جا ئەفەرمەچی ئەفەرمە ئین کانە جینسەن لە مەزەوی خۆمانە ئەم طعام بە طعام ئەگەر لە یەک جینس بوون ئەفەرمێ اشترط الحلول ئەبێ حلول ڕوو بدە یعنی حالن لەو شوێنە یەکسەر بیگۆڕنەوە دەسن بدەسا یەدەن بێت ئەوە ڕێبای یەدە یەکەم خاڵیان ڕێبای یەدی لابرد کابوو ئەگەر دەست بە دەست گۆڕیانەوە لە ناو مەجلیسەکە ئەمە ڕێبای یەدیتیانەمە الحەمدولله دوام والمماثلة ئەبێ بە ئەندازی یەک بن باشە شەرتی دووەم مماثلة بە ئەندازی یەک بن کابوو ڕێبای فەضلیش نەما نابێت دەنکێ لە دەنکێ زیاتر کە مەسەن پێوانەیە بڵێ تەنەکەی لەم تەنەکەی ئەو نابێت جیاوازیان هەبێت ئەمیان نابێت تەنەکەی فول تەنەکە تەنەکە واضحة چۆنە ئەوەش مماثلە کابوو ڕێبای فەضلیش نەما سێهەم التقابض قبل التفرق جاء ويكم اشترط الحال أو النسائي لابرد رباي نسائي لابرد شو بو لابرد شو يكم يعني الحلول حال الحلول كلا حال وهاتو سهمين يعني التقابض قبل التفرق أو الرباي يدي لابرد يعني بيش أوي أمدو كسجابنا أو شتي خوي ورقت أو شتي خوي ورقت إنجا أبو هرسي مرجكا اشترط الحلول والمماثلة والتقابض قبل التفرق أجر هاتو الطعام بطعام قراية وطعام الربوي كان إتر مرجني أخو هرجان بخوي بخوي أو خوي مثلا نازم هي كيوي نازم تشيو أماني فرغناك خير خوي قريته خوي قري وأبي بقدر يقبل بأنداز يقبل طبعا أما لأستيا كم ترأم حالتنا رؤدا بس لحقتها مثلا دراوسيك خوي مثلا دراوسيك هنا عيني أبي أوي وبريتو واضحة شلونه أم بابتا طبعا قصي زور لسر إما قرزي شتك من كرد لدراوسيك أتواني قرز كين مثلا قرزي خوي بكين ونون خوي بينه اللي يا خويا بيديني وأونية واضحة تقابضني لروي مماثلك وبأندازيك والله من دور روكيترا وشي كشما بدروسي هم حال نبو هم أو نبو بلام لا استا طبعا هموي باري محاولة أجل للدراوسي تقديرا كسي يشتكي قرص كده ويستي يشتكي بباتو أبي الزور أقيلي بالله أبوالي طبعا أخوارنا يشتاق من رؤدا أو بابتا أبي الزور بهوشيرانا ما مالي لقلا كلي نيد مثلا خيكا ورقلي خيكا بقرز ورقلي بقرز بباتو ويكسر سيدا بابي الرباو أبي الزور بهوشيرانا يعني نان ورقلي هلا لا دي كان جاران نان أدرايو عشان لما زبي حنفي كان في ولا مسألة ضرورياتي مثلا وهاويني أو أنا كإنسان بويدا أمانة تسامحك أفرمي هي هو بأندازي كيجنين بس شابو شكله بابتا أكره والله لا أصلا هموين أو أنا مواد الربوين أبي يدا بيدو هموي بيتدي أو كاتا أكره شبكا كسكا أم خوي أجري ور أجري لبرام بركة لما دراوسكا طلبي لي أكاك أم خوي ور أجرم مثلا باي 1000 دينار خوين بدني وكرين دوایی بای 1000 نخویان بو اکرتو یا چیان بو اکا اچه 1000 نلان اداته و هكذا بالزور لو بابتا بوشاري ما ملا بكري جا سيرك
أفرمي أجر هاتوا ليك جنس بون سواء جنما جويا فواكه هنار بهنار أو مثلا مرجع إلا طبعا طعمي أو به لما زبيه هنار بهنار أقورته ولاتي خوما زورة أجر هنار ناتواني بلا والله أو سنوقي هنار وتور سنوقي هنار بدري أوان إلا أبي شيء به أبي أما بأنداز يقبل باشا حال به قرزيتينا كي والله من أسا قدمت أو إثيوبيا جايبم دروا أبي الحال بهدوش حاضر بلا بردسا هدوش يعني خوان ورقرن ليك هتا الرباي والرباي يدروز نبي إن جا درست أما أجر هاتو يك جنس أجر دو جنس لا لمطعوماتها طبعا جنس زورة يكي كان هناري هي كان طبعا جوي هي يكي كان قنمي هي كان جوي هي أما أنا أدين ليك زيادة كمت يا قيناك رباي فضل نامن لو بينه قيناك كان زياتر بليك ما دام دو جنسي جياواز أو كانت تشني فارق هبلا بينه كشمانية بلام دو خالك يتري هربت يعني ما دام خوارد منية أبي لعيني مجلسة أو قن مكيباتي أو الشيباتي إيش هنارك خوي بدات أوشتان لا واضحة شون شكو بو دو جنس فضل قيناك مثلا ولا كاكا باولن دبلاسكو هن تدمي هنار تدمي لبرامبر أمش الله كاكا من فردي قن مد أدمي بلام فردي قن مكو هنار كان حاضر بن ليك مجلسة بدرن بيكتر واضحة لا تنشون هردو كان تسليم يكتري بكن وهيش قرزة كيجيتيانا بهوي الربا نسا كدروس نبي بهوي قرزك وسجاري بهوي قرزك والربات يا دروس بي إنجا يكجن لسنين بلام دو دا أمي فضلك ما لابرد لبرو يكجن لسنين زيادة وكمي قيناك بس دو خالك يتري بتيا إنجا للربا نجاتي واضحة شلون بوي ها أفرمي أو جنسين كحنطة وشعير جاز التفاضل تنزيا وكان من هيك كشمانية اشترط بلام الحلول والتقابض أبي حال بقرزتي أنا أبي تقابض يكسلم الزكاة والجيري نوكو يقنين ألو التفاضل درسته واضحة شلون الربا يكي ولا الربا كان نامن إليه بس دوكيتر هذا منه شكل مواد الربويين مواد كان مواد الربويين أبي أودو خاليتر تشاو كلا بتوتيه بلي خو خشيك مثلا راسك لروي فضلك وقيناك بس لدو خالك ترى أبي أقاله بس في لردو خالك ترى جاري وأشيت شيء أشيت أنا رباك وخش اسمه صلى الله عليه وسلم لفرمو لك فرموي الذهب بالذهب ها الفضة البر بالبر الشعير بالشعير التمر بالتمر ها الملح بالملح فرموي شيء مثلا بمثل سواء بسواء يدا بيد سيشتي دانا سي خالي دانا شكو سي جوركي الربا أم سيانا فرموي بقدر يكبن أجر زيو مثلا سواء بسواء باشا هل يجب لو دوانا ل بابلين لكاتي خويا أم ليرة يعني هيش قرزي كتيانا بأوان مثلا نساءك يدا بيد تقابضك أفرمي هرسي دانك لحد زكي في غمر صلى الله عليه وسلم إشارة فكرة فأبو استئامة أو طعاماني كأقورنا ولا نوكم القال لقل يكتريا دو جورا يعني يك جنسن أبي السي خالتي أبي تدي السي الروسيلي كنت تشير ربانا بنتيا يانا دو جورا أو كاتا دولاوة أما السيري أكين تنها حلول بعض التقابض كتيا أبي تدي كفاية تماثل قينا بزيادة وكميش إتيا نابت أجر آخر خو أسئلة تفاضل لك كشمانية بس لا يد بيدو أنا كشمان مدرسة دروسني أنا لا أبي أزاني أوكب الثمار وهشتا بينا جاي أوش تتره لا نابت شو الربوي أبي أم تحازر بي أو حازر بي تقابض كان لبين يكتره ورك أو كات أتواني أو هي خوي بفروشه أما طبعا حركي بيع زيادة كا باش حركي قورينو كمكا باش كأما ود أساسي أنا أقرب مجالتي أنا بكريتو أو كاتا توكو أمري لي يعني أستو دي قد بدن دنيا بروتش راستيك أروى
ئەیسە تۆ بەس لە عیلاجە سێرکەن عیلاج لە فقی خۆمانە زۆر بە تەفسیل باس کراوە بزانە چۆن مەسەلەن عیلاج یعنی ئێستا تۆ بێن بە هینی ئەمڕۆ ئەمپیسلێنێکی 500 ئەمپیسلێنێکی باشە 1000 ئەیانە پێکەوە بیگۆڕنەوە واضحە چۆنە ئەمە بۆ مەسەلەن سەیدەلی و ئەمانە کە ئەیگۆڕنەوە ئەوە طعمە کە طعمە هەردووکی ئەبێت چی بێ مادام هەردووکی پێماوە تۆ ئەمپیسلین حەقمانی وەسەرەوە 1000 یا 500 حەقمان وەسەرەوە نیە ئەبێت سێ خاڵەکەی تیا بێتە دی ئینجا ئەڵڵا ڕێوایەتیانی واضحە چۆنە بەڵام وتمان کاکە پارێستۆڵ ئەگۆڕینەوە بە ئەمپیسلین بۆ نمونە ئەم دوانە کە ئەگۆڕینەوە قەیناکە زیادە و کەمیان هەبێ ئەو دە پارچەی زیاتر بێت لەو مەسەلەن بەڵام ئیلا ئەبێت دوو خاڵەکەی تری تیا بێت چکە بابەتی وابێت طعمە واضحە ئەوە چۆنە چکە طعمەکە مەرج نیە ئێستا باسیەکە ئەفەرمێ والطعام ما قصد للطعم ئەفەرمێ طعام چییە ئەو شتەیە کە مەبەستە ئینسان بەکاری بێنێ بۆ خواردن یان اقتیاتن قوتیەتی گەنمە ئەمە قوتیەتی بخۆرە واضحە یان ئەو تەفەکوهن پێخۆرە تەفەکوهن ئیتر ئەنواعی تەفەکوه مەبەستی میوە نییە فاکیهە نیە ئەنی ئەو شتەی کە ئینسان بەکاری ئێنێ لەگەڵ شتی ترە باشە حتا مەسە سرکە و ئەوانە هەموو ئەگرێتەوە تەفەکوه نەیفەرموو نعم الأدم الخل لە فەرمایشتەکە پێخۆرەکە هەمووی ئەگرێتەوە ئەو تەداویەن ئەو سێهەمیان بۆ تەداوی مداوات بەکاری مەبەستەکەش پێ چییە پێ طعمی ئادەمی هەر سێکیان لەم دانە چ لەو ڕووە بێ چ لەو ڕووە بێ هەر ئەچێتە بابی ڕیبا و ئەبێ بە وریای مامەڵەی لەگەڵا بکرێت باش هەر عینی شتەکە طعم لێرە مەبەستمان طعمی خواردنەکە خودی خواردنەکە نییە یعنی ئینسان بەکاری بێنێ چکە طعم لە ئینسانە بۆ تەداوی جیاوازە لە طعمی خواردن و پێخۆر واضحە چۆنە مەرج هەر حەبێک نییە کە بخورێت چکە لە هین شات و مەسەن تۆڕابمان هەیە هەندێک گەڵمان هەبوو ئەو کاتەکە بۆ ئەوە بەکار هاتووە عینەن توانم ئەچێتە بابی ڕیباوە بۆچی ئەچێتە بابی ڕێوە خۆ ئەو گەڵە خۆ ناخورێ بەڵام بۆ تەداوە و مداوات بەکاری وهاکەت ئەچینە سەر مەوزوعێکی تر ئەم مەوادە ئەساسیانەی کە باسمان کردوون هەندێکجا گۆڕانکاریان بەسەرایە بۆ نمونە گەنمە کردومانە بە ئارد مەسەن شیرە کردومانە بە پەنیر بۆ نمونە مەسەن ئەفەرمێ وأدقة الأصول المختلفة الجنس وخلولها وأدهانها أجناس ئێمە هەموو ئەسڵەکان کاتێکەوە گۆڕانکاریان بەسەرایە بۆ نمونە گەنمە کردومە بە ئارد مەسەلەن با بڵێن ترەیە کردومە بە سرکە با بڵێن شیرە کردومە بە ڕۆن بۆ نمونە ئەفەرمێت تۆ سەیری چی ئەکەی سەیری ئەسڵەکەی چه جنسیە بۆ ئەو جنسەیە کاتێک کە تۆ مامەڵە لەگەڵ ڕۆنێکە ئەەکەی ئەم ڕۆنە حسابی شیرەکەی بۆ ئەکەی لە جنسی شیرە ئیتر ئەو کاتەیەتە پێشەوە ئایا ڕۆن لەگەڵ شیرە ئەگۆڕیتەوە ئەکاتە یەک جنس عینەن تەفاضل و نەقد و لەکە دەست پێ ئەکاتەوە سێ خاڵەکەی کە باسمان کردووە کە حلول و مماثلە و تەقابڵەکەی مەسەلەن سرکەیە هەردووکی هەر سرکەی ترەیە هەر سێ خاڵەکەی یەکیان سرکەی ترە یەکیان سرکەی خورمایە ئەو کاتە جنسەکانیان جیاوازە ئەچینەوە سەر ئەسڵەکەیان چۆن بڕیارمان بۆ داوە فروعیاتەکانش ئەوە بڕیارن بۆ ئەدێ ئەوە دیارە ئەفەرمێ أدقة الأصول المختلفة الجنس باشە کە ئوسولەکان مختلف بوون باشە اینجا سرکەکە هەروایە ڕۆنەکەرە بە جنس حسابەکرێ ئەوە ئەو واضحە لاتان چۆنە ئەی تۆ مەسەلەن تۆ ئەرساکەم هەر مادەیەک لەو مادانە جیا بوویەوە ئێمە حسابی ئەسڵەکەی بۆکەین مەسەلەن ئێستا ئاردمان هەیە ناتوانم ئاردی گەنمە ناتوانم بڵێم وەڵا ئەم ئاردە سافە ئەم ئاردە زبرە پێکەوە مەسەلەن هیناکەمێکیان زیاتر بە لەیشت ئەبێ بە قەدەر یەک یەک جنس هەردووکیان ئاردی گەنمە بەزێکیان ئاردی جۆ بۆیەکیان تەفاضولەکە قەیناکە بەڵام تەقابڵەکە و حلولەکە بێت
هەر ئاینی شتەکە ئارد بێ لەگەڵ گەنم هەر یەک شتەکە چونکە ئەعتیباری ئوسوولەکان ئەکرێت دیارە ئەعتیباری ئوسوولەکان ئەکرێت ئەوە آخر ئەو کاتە ئەوە جنسەکان تەفاضل قەی ناکە بەس حلولەکە لەگەڵ تەقابڵەکە لەبەتیە يعني دوو مەرجی تیا بێ ئەو کات واضح ئەوە چۆنە أفرمي واللحوم والألبان كذلك في الأظهر گۆشتەکانیش ئەو هایە شیرەکانیش لە قەولی ئەزهری مەذهبە هەر ئەو هایە يعني ئێمە لە جنسی مثلا ئەوە بزنە ئەویان مانگایە گۆشتەکان لە بەرابەرێکە دوو جنسی مختلفن خێنە زیاد و کەمیەوە بەڵام ئەبێ حلول تەقابڵ هەبێ بەڵام هەردووکیان هەر هی مەڕە باشە ئێستا با گۆشتیش بێ هاتوۆتە بەرەوە کە بەرابەر یەکیان ئەەکەمەوە ئللا ئەبێت تەماسولەکەش بێتە دی ئەبێ هەر سێ خاڵێکی تیا بێتە دی ئەوە لە قەولی ئەظهەرە قسە هەیە لەسەر مەسەلەی شیرەک باشە ئەم مماثلەیە کە باسمان کردووە ئەبێ ئەم دەنگێکی لەو زیاتر نەبێ ئاوایە ئیشەکە یان چۆنە یان مماثلە ئەڵێن بە قەدەرێک بێت چۆن ئەڵێ سەیری عورفەکەین ئەوە ئوسوولەکان خلولی ئوسوولەکان ئەدهانی ئوسوولەکان ئەوە یەتە خوار دوهونەکان مەرج نییە ئیلا هی حیوان بێ جاری وایە مەسەلەن چی پێڵەن سمسومە ئەم کونجی سەر ڕۆنی کونجیە مەسە هەر شتێک بێ وەهی گوڵە بە ڕۆژەیە مەسە هەر نەوەی بێ فەرق نا ئەکاتە جنسێکی سەر بەخۆەوە مماثلە ئێمە بە چی حسابەکەن چی اعتیباری ئێمە دائەنێن الله والمماثلة تعتبر في المكيل كيلا والموزون وزن أوي ببيوانة أبيوري بيوانة كحسابكم أوشي بكشان أبي كشان كحسابكم بس أم كشان بيوانة لزمن بو زمن أقوري إما هميشه أشيني وسر زمني بيغمريان صلى الله عليه وآله وسلم باشا أفرمي والمعتبر غالب عادة الحجاز في عهد رسول الله صلى الله عليه وآله وسلم أشيني وسر أوي زمني بيغمريان صلى الله عليه وسلم أما يبقى شي حساب كردو لو زمنا كيلكت شون بوا آيا قنم بكيل بوا بلا بكيل بوا طاو بكيل وتنكي استبا زمن قرر ومسا الله والله كاكا بكيلو أو ناخو أشيني وسر كيلك أقر هاتو قنم من لقل قنم قوريه وبونمونا قنم ببيوانا بوا لزماني بيغمريان صلى الله عليه وسلم استشهر ببيوانا بي مازال يخوان لو تزورتو دا الله كيلو ناخو لمماثلك شي أخوة دقيقاً بيوانك أخوة تنكي وهذا صاعق بونمونا خرما مثلا عين بكيلو نبوه بصاع بوه ببيوانا بوه بكيشانا نبوه أويك لو زمنا بكيشانا نبوه أسر بكيشانا نية هيش مشكلة نية أجا قوريته ولا قال يكترى إلا يبتنكب شل تنكب بشل تنكب صد تنكب بصد تنكب ما مالي لقال أكل بالضبط بيوانك مثلا لو زمنا بيوانا كشانة ديار أساسنا معتبرك هي أو زمني دانا ومازال يخوما زورتون دلوا الله تشون بو لو زمنا أو دانين وبو يرتوش الربا خلو تنكب ممكنة هاتشان دنك زياتر ولا تشان دنك اعتبار بو بشوكي ناكري مهم أو تنكي خباتم كلو سرجم كلو تنكي خبات كلو سرج كلو قرا أو طاو كشيني با أو رنجي شيء أو رنج أو رش أو سكيب والمنى هر الشوازة للشوازة أو تن أوشتن لا واضح أسا لا كويت ما بيوانا مثلا بون من صاعق ما تشتك ما دانا أم تشتا أو تشتا بالضبط وما جهل أي أجر شتيق لزماني بيغمر صلى الله عليه وسلم نمان زاني بون من نما زي هنار شي لبكي يعني بون من أفرمي يرعى فيه عادة بلد البيع شويني فروشتنك أليه فروشتنا بزني معاملة أو بيع اللي رمى بس معاملة لشويني معاملة كردنك شي اعتبار بلو ولاته أو اعتبار ديار الله شون هنارة مثلا زي بيغمريانا صلى الله عليه وسلم نما زاني ومثلا هنار بشي آيا ببيوانا فروش راوة يا بكيشانة سيدي بلدك أكل اللي ربشيه والله بكيشانة تاو بكيشانة 10 كيلو ب 10 كيلو
بس نو قصنو هر شونه بيوانه او كات ديار شونه ممكن مثلا لبلدي ما ملكه او زور جرينج بلدي ما ملكه لو اتش اس ام ليره لو لم شاري اما بون منه بس نو اسلماني بكيلو اللي بكيلو حسابك لكيشن ليره بقى اخمن نيت او اگر هنار ما بهنار غوريو بون وقيل قلت ما دام لزمني بيغمر النبي صلى الله عليه وسلم هر ابي بيوانا حساب ابي مثلا بتنكب بالصعبه بس النقبه بهرشي وقيل ما دام لزمني خوشويست النبي صلى الله عليه وسلم الا وزر حسابك قيل وتدي كاك اختياري يعني هبه ميلي خوان هرشي حسابك هر قبوله çünkü هر دوشته يا بيوانا يا كيشاني هر كلام يمكن هر درست وقيل إن كان له أصل اعتبر قيل يكاتو تويتي شي كاك سيري أو أكيد أو مادة أجر أصلي هبو أصلا كاش مثلا وارده بتشي كراو بكيل كراو أشينو سر أصلك بون منا أرد نازانين لزماني في غمرة صلى الله عليه وسلم بيوانا بوا يان كيشانا بوا استبع عمتي يما وكيشاني بلام أشينو سر جنم سر هي جنم بيوانا بوكا هو أرد شر بيوانا أكل بكيشانو ناك كيلو وكيلو نية ماشا بابلن صعب صعب تنك وتنك أو ديار أو قيلش اعتبر يعني اعتبار بودا أرجع أما مطعومات طعام عشان سر نقدك نكرن فروش نقينا أم بس قوري نوي كرن فروش حرة كابرا بكيشانة إفروشي بوزن أو مشكلة أو أبيت الربا رك أبي أم بابته بسرية جاري بأرد بأرد ثمن كيشينية أو طبعا دو ناقيني وسرسي مرجكو أزان اشتكت عرسكم أوي إلا كان جوازها أوي بس إلا كم كل أوي إلا كان يكا بيكو ما مالين لقلاك إلا كجواز مثلا إسا ألطون زيو إلا ينشي 8 خرمة وأمشتانا مثلا بولمونا هنا كان بابلن علته كان طعمة أم دوانا بيكو بقوريتو أم شرطاني تاني هقني أو كرنو فرو أشد رابي كرنو فروشتن أوكي شو مالنا خوي لنا إما كرنو فروشتن بشي أكره الثمن أكره لقل كالايا كوانيا أمشتي خوي سربقوي أمشتي خوي أم دوانا نادرين ليك أو دوانا نادرين ليك دواي باسي كان ربا مزدوج من هي أو باسي كان دو برمان هي جاي ويشتك من هي هردو هنا كيتي هردو علة كيتي نازين شون ماما إلا لكن أما بطلان وأنا دانراو السلاتة معلومة برامبر بالثمن شون أي فروشي شيء أكيد هيج مشكلة نية أو تفرق كرين وفروشنا بابي أحل الله البيع وحرم الربا لم بابتي قورينا ولا طعوماتا أما يا ساكي بك عرزم كرس خيناك لبيع بيع حريته بيع حريته كاملة شو لبابي بيع باب الربايات شو كان لبر ابن عباس فرموي فيري فقه الربا كانوا بيان خلنا بازار فقه الربا نزل كيفتنا الربا بوي أما مثلا مطعومات بران مانو بلام بابي كرين وفرشن حقينية أم عينك من دامنا وأيضا بسط هزار كسي كتر داينا وأياب ده هزار كابراي أمي من نكروي أو ناكروي مقمانية واضحة شونا بوي هبو بشي بكري بزاني لكيو هرزانا بكري نيكري ومساكري مشكلة نية لشوينك أما شوين كاس همو إلى بيع أقور هيج كشماني ليه كاتا أما مسألة احتكار من أماني اشتحل قريبو ويبقران بفروشت أو منياتي ترمان هي بو بيع منياتي كان يبيعناها تدي شون ما مضى كان أمدو كاسا بيع لتراضية هيج مشكلة ما قلت شابسي ليك الدبيع خلطاني بيتي كأنها كابرة عاقلة الرشيدة أتش تكري إكر إسا من خوم بحياتي بران بماركنا هم يدروا دلسه هي زور إيماني بي كألي ماركة بشتيرشي هي أشياء كأنك أشياء بالدورة كإكرها أو بيجزا لبازار أكر هي تشيبكي
عن تراض عقله أرى والله رشدي أرى والله دابا شي ما مالك أخويا بخاري خلق يرزق به حيواني أو أشياء أو أكره أو أشياء أو أكره طيب بالضبط همو يعني حرك أبرك كل شيء يكرسونك لا تودع كشمانية تو عرستانكم نا تو عرستانكم أو دوشتك وتومانا يا أبي التي طعمت يا أبي يا التي الثمن لغير أمدوانا إما كشمانية مثلا ابن عباس رضي الله عنه ابن عمر بعير يشي قوريو بدو بعير باشا واشتري كده بدو واشتري كشي نبو بو تشوك هيك يقنية لمانا واضحة لو أشي ستو بلي باشا خود دواي أو يشترق بالريوة أنا أو قوشت يعني تي حيوان تي يعني واضحة شونا سارة عين نشتا سارة أدم بس سارة هيك الرباية يعني بهروك ويقبل عيني يقبل هيك حقمانية شلون أكن بابك ولا حموشتك أونية ربانية واضحة شونا أما للطعوماتها هي ولا أثمانها هي لغيري قلمي أقورته بقلم جهر ما بيقورته شيء هذه قلمي شيء بهفتا قلم هذا إشكالي نية زمني تيكود بقرس بيا شون بيا هيج مشكلة ماني أو أشت بابي بيع وقورنو هو هموشتك جيان مرجي ببارو ثمن بي كوانتري شيء إذا بكوانتري يشتري مشكلة ماني ها سام قابو قاچا خاتو تازه بكونه هیچ مشكلة نية دي قابو كان يبقى قابي تري هیچ مشكلة خوي بو شريعة أمريكا قابو خاچا هبه نبه مشكلة نية كشم لچيه لما يچوك أبي جيان استقراري لچنشتك هبه أو چنشته للثمن ولا طعمة شريعة استقراري داو بچي ببازار لغيري هو حرم شون ما زويكي هي اي قورتو بزويه ترش مشكلة أو دون ميكو دا دون أمور الدنيا أخوان شون ما ملا كان رشد رشيدا بون مونا مثلا كابرا الزوية كي ليرا وزوية كتريا لشوين تلا كابرا بزوية بابو قورينو يا باشا هو دا دون ما أو يك دون ما همو قياسات الله يمكسا خلطا ولا أمكسا دوربينا بيركاتو للمستقبل أما باشتر اللو تاوت شي قيشيك أقوريو أنت خو بابتك بابتي طعم نيتا والله مثلا بازار يشلجان بازار ناشلجان دو كسات وما مالي خويا كان بويا ام بابته يعني حتى باخ اسم باسي برهومك كان الربويه اگر باخ كان غوري ما خماتشي حجر الربويه نيه تنهى ام بابتي طعمه سواء اقتياتا تفكها تداويا امس حالته الين ربايتي ما عدا وحر قماش غورته بقماش جل غورته بجل شو مشكله كراسي كيا بدا كراس ايش اشكالي واضحه السبب شنو سر ناخذك السبب بابتي طعما كتايبي هنا وتبانيها ليك جنسية على دو جنسية ليك جنسية سي اعتباركين أرين أبي حلول هبه أبي تماثل هبه أبي تقابض هبه أقل دو جنسي جوازن أرين كاك تماثل مشكلة يزادو كمش بقيناك بلام أبي إلا حلول وتقابض هبه بابشين سر نقد أفرمي والنقد بالنقد كطعام بطعام أقل لي بالزيرو زيوكا كحساباتي بو أكين عليه همان حساباتي طعامك فهو كما زور أحسن فهو أقر يجي نزبون آلطون وآلطون عين سي خالتي أقر يجي نزبون سي خالك شيئا ين سيري أكين أرين كاك يكم تماثل بقدر يكن بل حلول لا حال لو هيش قرزتين أبو رباين مسائتين كذا أرين أيش تواو باشا سيهمين دانيان أرين شي أرين تقابضك لما جسك هذا وريان ببلا وريان التوكي شماني أجر ألطون وزيو أو كاتا تماثل نية بزيادو كم به بلام دو خالكي تر أبي أقول لي به شكبو أو ألطون وزيو ثمنه أبي إلا حال به قرزتينك ولا بابتك تقابض الراسخ لما جسك بيش تفرقيا وريان قلت به الدكان كوتاي بيات واستقرار الطول وبابته أو تنلا واضحة يعني بوي على كطعام بطعام يعني همان أو ياساني باس ما كلا طعامة نقل كبوشي بو نقد بنقد
بۆیە ئێستا مەسەلەن لە نەقد بە نەقدەکە ئێمە مەسەلەن ئەچێ کەسێک ئاڵتوو نەکڕێ ئەڵێن ئاڵتوون بە قەرز مەسەلەن با نەکڕێ بۆچی بە قەرز نەکڕێ ئەمە دوو جنسی جیاوازن مشکلەمان نییە دوو جنسی جیاوازن بەڵام ئەم دوو جنسە سێر ئەەکەی تەماثول تیا بە مەرج نەگیرەوە بەڵام کە تۆ ئەچێ ئەم کەسە ئیکڕێ لێرە حلول نییە یەکیان قەرزە کا بۆ ڕیبای نەسا دروستە بێ بۆی ئەڵێن نابێت ئەبێت چی بێ ئەبێ ئاڵتوون بە حازر بکڕێ دیارە قسەکە ئێستا مەسەلەن زۆر کات ئیشکالات دروستێ بۆ ئاڵتوون فرۆشەکان ئەو کارەکە ئەمەیە چکە بۆ ئەوەیان نەقدێکە ئەوشان دوو جنسە ئەوەیان لە یەکتر ئێوە بێت دوو شەرتی تیا بێتەتی حالیەت و تەقاوڵ ئەوێ بێتەتی ئەبێ ئەو پارەکەی بێتە ئەویش ئەو وەرگێ اینجا ئەی بەنەوە اختلافیشی تیە لە تەتی مەزەبی خۆمە کە ئەیکڕێ يقينا دو جنسة بس أبي حلول هبه أبي تقابضي شبه لعيني مجلس الرستخو أم باركي بتو يك دقيقة جنابي دوك بقرز نابي آخر أول أصلي مذهبك أو هيك بقرز نابي جمهور شو هلا سلام كان قينا أم باسي شيء أكين باسي أعطوا باسي ثمنك أكين موضوع ثمنك أكين أنا كشماني حتى مثلا ثمن بطعام كشماني عينا أو أبي عينا حتى تماثلش هاقيني مسرو سعر سانك أخوي من أجك هنا عندي أعطون دوبا يعني أريد شو منه هو أعطونا أداته بس أما تو أرزي أما كرينو فروشتنا تو أرزي كم أو نانا قينا أو النهي لها تو أمانة بلا مهم كرينو فروش دو كرينو فروش جواز أما للرو صايرك وسيركين نا كشينية تو أرزك أكريم باني فروشت واضح شو أكرني فروشته يعني كالروج راضي بمعاملة مهم شرطة كاين الربانية أجر فيلي اللي كردون أما قلنا هبارة لماليات هنا ممكن بيعكش بطالبته وشتيتر اللي بيع بس للرباكة كسيك أشياء أعطونا كريبة هرزان كسيكتر أشياء إكريبة جران كسيكتر أي فروشة بهرزان كيش مني بقرز نابي أبدا بقرز لا بقرز نابي علاج بو أو بابة شيء علاج يعني استيما مثلا خلق باريني علاج شيء أو كبيغمريان صلى الله عليه وسلم فرمي عشان علاجك أبم شوازي أجر بياني قصدك درتشن أم كسام طبعا أم قرزار أبي واني حرشوني بقرزاري أم صاحب هنا أبي بباركي بداتي ولا كاكي جاء أم بارم دايتي بقرز أو بوقز بارا ورجيلا وتوانا أعطونك بقربي نفس النتيجة أكا والله بطريقة شحل كيشينا ناس صاحب دكانك أظن باركي بداتي بقرز بالله كاكا مثلا باي 10 مليون أبا كاكا أما 10 مليون بوتو بتوزي زيادة كميشي وهل لهن درتشن لقمانك درتشن باشا أدب رو أمش الله كاكا باي 10 مليون مثلا أعطونك نا باي وسط 50 أكره 50 شيء الله يقدر خوي 50 خاطر سر باي 10 مليون و50 أكره بونمونه كيش نابته إشكالك حلبي باركة وجودي هبه أعطونك وجودي هي تقابض رويدا حلول رويدا هم شرطين هذه الربا رويدا كرين فرن رويدا قرزك شيء ورقل لما أكره مثلا أبو شواسة مع الله كان كيش إشكالك يا مدروس نعم إن جاب شنو سر بابتك ملا محمد ك باسي هني كر باسي يقوت ريكرد عبارتك لدرسي بيشو لقال عبارتك أمره عندنا وليك بابتي قوت رك درس أفرمي ولو باع جزافا تخمينا
شتێکی فرۆش بە گۆترە خەمڵاندنی کرد لەم یەصح وئین خەڕەجا سەواء دروست نابێ باچی بێ باڕێکیش دەرچێ ئەمە لە بابەتی ڕیبەویە تەخمین کرا تەخمین لە بابەتی ڕیبەویە ناخۆ بۆ نمونە ئەم کەسە هاتووە وتی کاکە ئەو گەنمە ئەگۆڕمەوە بۆ گەنمە تەخمینیان کرد وتیان ئەو دەتەنەکە ئەوش دەتەنەکە ئادە بێگۆڕۆ نابێت ئەبێ دەتەنەکە تەئکیدکەن دەتە ئینجا ئەگەر وایان کرد دوای کردیان ڕێک دێ ڕێک دەچوو هەر دروست نیە چونکە ئەسڵی بەیعەکە بە تەخمین کراوە بە کەیلەکە نەکراوە سلاتان واضحە چۆنە بابەتی با بڵێن گۆترە بە هیچ شێوازە لە ئەبوابی ڕیبەویان نییە ملاحەزە ئەوە بکە سەواء لە پارەکە بێ بۆ نمونە وتی کاکە ئەو پارە بەو پارە دوای کێشەیان بە قەدەر یەک بوو لاتان واضحە چۆنە کێشەیان بە قەدەر یەک بوو هەر نابێ چونکە بە تەخمین دایان ناوە گۆترەکە بە چی بووە بە تەخمین بوو هەڵسەنگاندن بووە کەچی دوای ڕێک دەرچوو بەڵام هەر دروست نییە ئیلا ئەبێ بە ژماردن بێ ئیلا ئەبێ بە ئەو بێ پێوانە بێ بە کێشە بە شتێک لە شتەکان ڕێکیان خست بێ ئەوجا عبارەتێکی تری پێشوو ئەڵێ ومتى كان العوض للا 212 بەرامبەری ومتى كان العوض معينا كفت معاينته ئەوەش وەها ئەکا کە ئەڵێن چی دروستە گۆترە دروست ئەوە چۆنە ئەوە متى كان العوض معينا كفت معاينته ئەلێرە مەسەڵەن کراس دانراوە کراس بابێکی ڕیبەوی نییە وانە کراس دانراوە ڕیزێک کراس دانراوە کەسەکە بەشی سەرەوەی ئەبینێ ئەم دیۆدیۆیەکی کە شتێکی لێ معلومە وانە تەقدیری ئەکا تەخمینی ئەکا ئەڵێ ئەمە تقریبا بای ئەوە نەئێکر زیادە کەمە کێشەمان نییە خۆ گۆترەشە مادام بەشێکی معاینە ئەبینرێ ئەزانێ ئەم شتە ئەوەی کام گۆترە دروست نییە نەزانێ هیچ چیت هەیە ئەویان دروست نازانێ کورە ئەمە کیلۆمان کێشە نییە کیلۆمان کێش چکە ئەمە هەر گۆترەیە نازانێ چەند کیلۆ بالەیە مەسەلەن بەڵام نازانێ چیت هەیە ئایا ئەم بالەی یاری مناڵانە ئایا جلە نمونەیەکی لەبەردەسانیە نمونەیەکی لەبەردەسا بۆ هەموو ئەتوانێ بکڕ کێشەی داتان واضح هەیە ئێستا چۆنە ئەگەر هیچ نمونەی لەبەردەسانە بوو کە پس بوو وەکو وینی قمارێ وەکو دەرئەچێنەی لێ دروست نابێت هەرچی وەکو دەرچێنەی لێ هات دروست نابێت نازانی ئایا تۆ چی ئەکڕی ئەحتیمال هەمووی کارتۆن بێ هیچ نە شتێکی زۆر بێ کەڵک بێ پەڕۆی شەڕ بێ ئەرسناکەم طبعا ئێستا تقریبا ئێستا بالە لە جیهانە بالەی تازەمانێ بالەی کۆنەمان بالە تازەکان هەر ئیشکالیان نیە بۆ مەسەن ئەوە بالەی جلی مناڵە تەواو تا جلی مناڵی تێ بەڵام تازەشە تەرتیب کراوە نمونەیەکی لێ ئەبینێ ئەیکڕە کێشەی ئەوە جۆرێکە لە گۆترەکە لە فقی خۆنە ئەها بەشێکی معاینە کردووە بەشەکەی معاینە نەکردووە پڕ ئەم ژوورە کراس دانراوە بە گۆترە ئەیکڕێ هەموو ئەم کراسانەی ئەوە نەکردووە خۆ ناتۆ یەک سەیریان کە شریعەت مەجالی ئەدا چۆن لە گەنمەکەوتمان بەشی سەرەوە بینێتە مشکلێ نییە لەوی تریشە هەر وایە یەک دوو دانیان سێرەکە ئەزانێت جلە تەواو ئەیکڕێ بە گۆترە هیچ مشکل مادام مەوزوعەکە ڕیبەوی نییە هیچ ئیشکالێکی نییە دیارە چۆنە ئەگەر ڕیبەوی بوو هیچ تەخمیناتە تیا ناخوا هیچ گۆترەکاری لە بابەتە ڕیبەویەکان ناخوا گەنم ئەگۆڕێتەوە بە گەنم ئەمەی تیا نییە کوڕە کاکە خۆ بە چاو دیارە بە قەدەرێکن ناخۆ ئەبێ ئیلە پێوانە بکرێ کێشانە بکرێت واضحە لاتان ئێستا چۆنە ئەوە کێشەیە ترمان هەیە لەوە ئەوە لە بابی گۆترەکە مجرڕەدی گۆترەکە ئەڵێن دروستە بەزەوە کێشەیەکی ترمان هەیە ئەم کەسە معاینەی شتەکەی نەکردووە نازانێت معەن نییە کە معەن نەبوو نادروست واضحە چۆنە ناکاتە گۆترە چیە یانی شتێکی هەوایی کڕیوە هاتووە کە زانێت نابێت
چکە مەرج نییە لەوە چێ لە ناوە شتێتری تێ بێ ئێمە نازانین ئەبێ کورتەکەی ئەم کابرا بزانێ مثلا نمونەیەکی ئەمەی بینی بێ لایەنی کەمەکە بەڵێ کاکە ئەمان هەمووی لەم نمونەن بە گۆترە ئەکڕ بکڕەخەی ناکە ئەو مشکلەمان نییە خەی ناکە ئەزانین چۆن لە بابەتی سەبوڕە بەعام ئەوانەی بەتایبەتی کە سەر و بن دلیل یەکترن کێشەمان نییە ئەگەر فێڵی کردبێ کابرا و لە بنەوە شتێکی دانووس ئەوە منهیە تەبەن نەی لەکراو لە بارێتر نەک لەباری ئەوەی کە گۆترەکە دروست نییە ئەو فێڵی لێ کردووە وازای غەشی لێ کرد مەسەلا ئەمە هەمووی کراسە دایناوە ئەمیش سەیری معاینە ئەکا بە گۆترە کراسەکان ئەکڕێت دوای سێرەکە ژێرم کراسانەی پڕکرۆ لە کارتۆنی خاڵی ئەوە خیانەتی لێ کردووە بەعەکاڵەوە شێتەوە ئەو بابێکی ترە بەس باسی خودی گۆترەکە ئەەکەم گۆترە لەو شوێنە دروستە هەرچی بەشە زاهیرەکەیت بینی کەوتە پێش چاودەوانە گۆترە تیا دروستە ئیلا لە ئەبوابی ڕێبەویانە ئەبوابی ڕێبەوی هیچ مەجالاتێکی گۆترەی تیان دقیق شرطێکمان شە مماثلەیە طبعا ئەکرێ ئەوە بکرێتێ جان تەماتولەکە ڕوونادا باشە و باشە ئێمە هەموو هەر باسی مماثلە ئەکەین ئەڵێ بەقەدەر یەک بن ئەرێ کەی بەقەدەر یەک بن مەسەلەن ئێستا ترێمان هەیە وشکێکرێتەوە ئەکرێتە مێوش کاتی مێوژیەکە بەقەدەر یەک بن یا کاتی ترێیەکە ڕوتەبمان هەیە خورمامان هەیە لەگەڵ تەمرە باشە لەکەم أفرمي وتعتبر المماثلة وقت الجفاف كي حسابكين مماثلة وقت الجفاف حسابكين ديار أو وقت جفاف وشكبونوين أم دوشتا مثلا أو كاتت مماثلة ودرك أو تشنيكي أو اندية وقد يعتبر الكمال أولا والله لهند بابتكانا سرتاكي حسابنا كوتاكي والمن الشير حتى حوالي أدا نوعيتك أقوري سرتای دۆشینەکە مامەڵی لەگەڵ ئەکرێ بە ئەندازیەک بن یعنی ئێستا بۆن منە شیرێکم هێناوە دۆڵچەیەکە ئەمیش دۆڵچەیەکە هەردووکیانم هێناوە ئەمیان تۆزە کۆنترێمە لێرە تۆزە گۆڕانکاری ئەوسا ئەتیوار بۆ گۆڕانکاری بچووکە ناکەم لە ئەسڵا کە دۆشراوە بەقەدەر یەکن ئەو ئەسڵ حسابەکە واضحە لاتەن ئەسا ئەوە چۆنە لە مەسەلەی شیرەکە لە مەسەلەی مەسەلەن ترێ و ئەمانە کاکە ترێکە مەسەلەن ئەم ترەیە ئەگەر وشک کرێتەوە چەندێکە ئەندازەکەی کە کرا بە مێوش لەگەڵ چییە کاتێککە ئەگۆڕ بۆ حتا مێوژ و ترێکە بە یەک ئەگۆڕ بۆ ئەو ئاعتیبارە بۆ ترێکە دانێ ئەیکەمەوە ئاستی مێوەژ اینجا بڕای لەسەر ئەدەم دیارە چۆنە ئەوە مماثلەکە تەواو دەرئەکا فەرمێ کەوابوو فەلا یوباع ڕوتەب برڕوتەب کەوابوو نابێ بێ خورما بفرۆشی خورمای تەڕ بە خورمای تەڕ بۆ چونکە نەبووتە تەمر نازانم کە وشک بوون و نازانم ئەم چەنەکە ئەو چەنەکە ناتوانم بیکەم واضحە چۆنە ولا يباع رطب بتمر ولا بتمر ناتوانم بێم خورمای تەڕ بفرۆشم بە خورمای وشک بەرابەری یەکیان کەم چونکە نازانم ئەم تەڕ دوای چەند دەرەچێت ناتوانم ترێ بە زەبی بە مێوژ ئەوە بکەم بۆ نازم چەند دەرەچێ ئەم ترەیە ئەندازەکەی لای من معلوم نییە منتمە گۆترە تێشیان ناخوا ئێکەوابوو ئەم چی ئەەکەم لەمە ئایا دروستە ئەم بە هیچ شێوازێ کابوو ترێ و مێوژ بە حیاتی پێکەوە ناگۆڕێنەوە ڕوتەب و خورما بە تەمر پێکەوە ناگۆڕێنەوە بەع لە نێوان ئەو دوانە نابێ ڕووبدا ئەبەدەن ئەفەرمێ ولا يباع رطب برطب ولا بتمر ولا عنب بعنب ولا بزبيب دروست نییە أو لا معلوم بو استا اما يا حسابي وشكي اكين يا حسابي سرتا اكين اوكو الشير مثلا حسابي يا كم جاري بو اكين كادوشت ابي تري عن حسابي جفاف اكين كابو ناكري مثلا من بطري بهم لقال كتير بيان غورمو دروز نابي ابدا كحرشون بكن ربايتك يكان كم تري ويكان زاتر بخو شو زاد باجن سيكيش بوتش كوش اعتبار بوشكي اكم كوش بونه حتما امدوانا بقدر يكنين الناس زانو دبرو بكل الرمان قلت مجال من ندى يان مثلا وش كتر بيك وناتوان مفروش يختار الرمان قل او بيعبه هي شوازه ناك طبعا
طبعا حتى تو مثلا سبار تو بلين أكريت تويتر بدن بتويوشكنا تويتر بدن بتويتر هرناده تويوشك بوشك أبي بوشك بس تو هرتو يك جنسه السيخالك تيابت دي أكريت بيكو بقورنا طبعا كو أسوكوي كحاجة فرمي لو شيء بالطريقة من الجوان وقوله كوش قبوه أما هرشنا كي بهر زرر لبرو تحديد الرباتية ناكري لو تحديد مماثلة ناكري ويا همو الرباتية فلا يباع بيع به شواز لو بابتها ناكري أشياء صار موضوع يشتر أجر أوش ثاني بوسي باش وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم.